روشان هال باكوري كردستان دقوما و شر لور و راجانا روشاورته و شهید خستناك هاولاتين سيفيل و كارفدان جدا همجا قنديله و همجا انقره گلو چاتين خاندن ده همان دم ده کنگره پارتیا دادو گشه پیدان اک پارتیه کو اک پارتی پیکنر حکومتی و سرکمار ترکیه جی هرچوی عالیه و اوه بگمان اصرار کو شر دیگل پکی که بردام به و اوه گلک پرسنتجی که جمیوان خو آرام علی شارزاد کاروبارین ترکیه لسودین ان ارتی لسلیمانیه بکن ولی که آرام هم کاتو باش لو دست بکن تاکتیکی امجاری شر لباکوری کردستان بتایبتی شر بناو شارکان کنترل کردنی ریکان بتایبتی لجولمرگی و ناوچی شمزینان او همو استا لجر کنترلی گریلا دای آیا ام شره لاستادا اتوانی توازن بگوره اتوانی زیاتر برجواندی لسر عادی واقع تثبیت بک بتایبتی لانی کردی بله زور سپاس دیاره براستی او روشی امرو لباکوری کردستان هیا او هیرشانی بو سر گەل دەکرێ دووبارە دەستپێکردنەوەی شەڕ لە نێوان پەکەکە و هێزەکانی سوپای تورکیا ئاماژە بە قۆناغێکی زۆر تازە دەدا کە لە ململانێ و لە خەباتی باکووری کوردستاندا دەستی پێکردووە دیارە ئەمە چاوەڕوان دەکرێت گەورەتر بێ چونکە کەش و هەوای ناوچەکە هەمووی کەش و هەوای شەڕ و گرژی و ئاڵۆزیە بۆیە و حکوومەتی تورکیا و ئاکەپەش لێدوانەکانیان و هێرش و دەست نەپاراستنیان لەسەر میلەت نیشانەی ئەوەیە کە دەیانەوێ بە تونند و تووژێتی زۆر بستنە سەر خەڵک بە کۆمەڵێک مەبەست یەکەمیان دەیانەوێ چاوی خەڵک بترسێنن بۆ ئەوەی لە هەڵبژاردننی ئایندەیە هەدەپە دەنگی پێویست نێنێ بۆ ئەوەی ئەوانش مقابلی ئەوە دەنگی زیاتر بێنن ینی بە کورتەکەی ئەمە قۆناغێکی زۆر تازەیە دەستی پێکردووە کۆمەڵێک ئامانجی لە پشتا بەسرە بڕواایە دانیم ئەو داڕێژەرانی ئەو پلانە بگەنە ئەو مەبەستەیان لەوەی کە دەیانەیە بە تایبەتی ئاکەپە و ئەردۆغان لە ناوەوە و دەرەوەی تورکیا بەڵێ کاکارم وتم ئەو تاکتیکی ئێستا شەڕ بە تایبەتی لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە لە باکووری کوردستان کە پێشتر ئەگەر شوێنێکیان گرتە بوو لێیان ئەدا و شوێنەکان بەجێشت بەڵام ئێستا شوێنێکی گرن و ئەی پارێزن کۆنتڕۆلدا ئەنرێ حتا شارەکان کۆنتڕۆل دەکرێت ئایا ئەم شارە چۆن لێکە دەیتەوە ئەم قۆناغی ئێستا بڵێ قۆناغێکی تازەیە لە شەڕدا ینی لەمە پاش ئیتری احتیمالی هەیە یعنی بەرەو ڕزگارکردنی شارەدەیەکان ناحیەکان قەزاکان بچن چونکە ئێمە وەزعی ڕەوشی جەزیرە بکەینەوە چەندین ڕۆژە خەڵک لە بەرگریەکی گەورەدایە بە هەموو هێرشی خۆیان هێزی خۆیان دەستنە سەر خەڵک ناتوانن هیچ بکەن شەهید و بریندار هەیە لە هەمان کاتدا پشتیوانی شارەکان و شارۆچکەکانی دیکە بۆ جەزیرە پشتیوانی خەڵکی کورد باکووری کوردستان بۆ ئەو شارەنە زۆر گرنگە ئەو یەکێتی و تەبایە کە ئەوڕۆکە هەیە لە نێوان هێزی چەکدار و خەڵکدا زۆر گرنگە یعنی هەمەهانگێکی تەواو هەیە و ئیتر خەڵکیش بێ ئومێد بووە لەوەی کە ئاکەپا هەنگاوێک باە بەرەو ئاشتی هەموو ڕێگاکان تاقی کراوە دوجار شەڕ دەستی پێکردەوە لەبەرەوەش ئەم جاریان لەو بڕوایەدام کە تەکتیکی شەڕ زۆر گۆڕاوە و پەکەکە گۆڕیوێتی بۆ عملیاتی ئینتیحاری بۆ ڕزگارکردنی هەندێک ناوچە بۆمانەوە تایدا و ئەمەش قۆناغێکی تازەیە و لە بیرمان نەچێت تورکاش دەوەستەیەکی باشدا نییە چونکە کێشەی لەگەڵ هەموو دەوروبەری خۆی هەیە و میلەتیش ئەمڕۆکە وەکو پێش و باوەڕ بە ئاکەپە ناکە لە ناوە خۆی تورکاش لە ئاکەپە کێشەی زۆری هەیە و مەسلەی سووریاش هەیە و مەسلەی شەڕی داعشیش هەیە هەموو ئەوانەوە دەکا کە ڕەوشی ئاکەپە و تورکیا ئاڵۆزتر بێ و لە بەرژەوەندی کووردا زیاتر بشکێتەوە بەڵێ لە ئێستادا حتا ئاکێپە و سەرۆکوماری تورکیاش باسی لەوایکەن کە ئەوان ئامادەن لەشکەرکێشی بکەنە باشووری کوردستان باس لەوای کرێت کە ئەوان هەوڵەدەن پێکێکە لە قەندیلیش نەمێنێ زیاتر نزیکەی 40 ساڵە شەڕی پێکێکە و تورکیا بەردەوامە و چاودێری ڕەوشەکانڵێن دەرئەنجامینە بۆ ئایا لەم قۆناغایە کە پێکێکی گەشتە ئەو هێزەی کە شارەکانیش کۆنتڕۆل بکە تورکیا ئەتوانێ ناوەندی ئەساسی بریارگەی پێکێکی کۆنتڕۆل بکەی کە قەندیلە خۆی یەکەم جار پێویستە لەوە دەست پێ بکەین بۆ گەیشتنە وەڵامی ڕاستیان پرسیارەت کە
کەس و هەوای خۆرهڵاتی ناوەڕاست بەرەو ئەوە دەڕوە کە هەموو چێشە هەڵپسێرەکان و چێشە چارەسەر نەکراوەکان بەگشتی چارەسەر بکرێ یعنی بەرەو ئەمە دەڕوە یەک لەوانە کێشەی کووردە و خاڵی دووەم ئەوەیە کە ئیتر ئەو زەمینە و ئەو کەس و هەوایە تێپەڕی کە جارێکی کە کورد هەنگاو بۆ پاشەوە باوێ نەک لە باکوور لە باشووری هەموو پارچەکانی دیکە لەسەر ئاستی خۆرهڵاتی ناوەڕاستدا کورد دەبێتە خاوەن پێگەیەکی گەورە ئەمە تورکای تووشی هەسریایەکی گەورە کردووە بۆیە ئەو یاسا نێودەوڵەتیە و قانونی دەولەی کە خۆی پەنایی بۆ دەبا لە مەسلەی پاراستنی سنوور هەندێک شتی دیکە خۆی سیادە لە پاراستنی سیادە خۆی پێشێلێکە پێشێلی سیادی عێراقی دەکا خاڵی سێم ئەوەیە کە تورکیا لە ئامادەکاریەکی گەورەدایە بۆ کردنی حملەیەکی گەورە بۆ سەر قەندیل بەڕاستیش لە ئایندەیە ئێمە حملەیەکی گەورە دەبینین بۆ سەر قەندیل کە دەکرێت ئەردۆ داود ئۆغڵوز ئەمەی نەشاردەوە گوتی پێویست بکە لە دەرەوەی سنووریش ئێمە ئەو حملەیە دەکەین بۆیە ئامادەکاری تەواویشەیە احتیمالی هەیە بە نهێنی بە شەوانە هێزی زۆری تورکیاش داخل ببن بۆ هەرێمی کوردستان بە سەدان تانک و تۆپ و شدە زۆرە بابەت کەرەماواکی نەپرسیارێک لە ئێسادا باستەوای کرێت حتا لە باکووری کوردستان بە تایبەتی زۆر باستەوای کرێت کە تورکیا هێز بە شێوەیەکی نهێنی هێز ڕەوانەی باشووری کوردستانەکە لە ئێستادا زیاتر لە 3200 لەشکری تورکیا بە تایبەتی لە 11 ناوەندی سەرەکی لە سنووری قەزای ئەمەدی و ئۆزاخۆ لە ناوچەی بادینان هەیە کە ئەمە ئەو سنووری تورکیانە ئەڵێن هێزی زیاتریش دێنێتەوە بێژگە لە هەبوونێکی فراوانی دەستگای ئیستیخباراتی تورکیا کە بەمیت ناسراوە ئایا کاریگەری ئەمە لەسەر ئەو پرۆسەی کە تورکیا باسەکە چیە بێ خۆی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە داگیر کراوە ئێمە دەبێت دام بەوەدا بنین لەسەر ئەم بنەمایش ئەو مەسلەیەشی بکەینەوە ئەوە نییە هێز تازە داخل دەبێت وەکو بەڕێزت باسر کرد هێز زەمێکە داخل بووە پایەگە هەیە قرارگە هەیە ئەمە دەیان ساڵە ئێمە سەر بازەوە دەکەن کە هێزی تورکیا داخل بووە هێزی تورکیا دەمێکە داخل بووە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە هەولێردا بڕیاری ئەنقەرە دەخۆیان بڕیاری بەغدا دەخوا بڕیاری کوردی دەخۆیان بڕیاری ئەنقەرە دەخوا لە هەموو شتێکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە لە هەموو شتێکدا تورکیا هەرێمی کوردستانی کۆنتترۆل کردووە بەڵام بێدەنگێکی زۆر سیر هەیە لەلای حیزبە سیاسیەکان وەکو بە هەز بە مەترسیەکەی نەکەن یان ئەوە تا لەگەڵ ئەوان متەفاهم و لە پلانێکی گەورەدان لەبەر ئەوەشە هێزی پێویستیان بۆکردنی ئۆپراسیۆن ڕاستە لە هەرێمی کوردستاندا هەیە شەوانەش هێزی دیکە بە نهێنی داخل دەبێ لە 2 هەفتەی ڕابردوودا بەپێی هەندێک زانیاری تاوەکو ئێستاکە ڕاگەیانەکان باسییان نەکردووە بە سەدان تۆم تانک و زرێ پۆشتی تورکیا بە شەو داخلی هەرێمی کوردستان بووە ئەمە هەمووی ئامادەکاریە بۆ ئەوەی هێرشێکی گەورە بکرێتە سەر قەندیل لەبەر ئەوەش تورکیا دەیەوێت شەڕەکە گەورە بکە چونکە تورکیا ئەگەر بێت و ناوچەی ئارام دروست بکە لە سووریا بەڵێ کاکەڕام لەسەر ئەو هێزەی کە لە باشووری کوردستان هەیە بێگومان ئەم هێزە لە 1996 لە کاتی شەڕی نێوان پارتی دموکراتی کوردستان و پاکێک ئەم هێزە داخلی باشووری کوردستان بە تایبەتی لە ناوچە سنووریەکانی دەڤەری بادینان لەگەڵ باکووری کوردستان بووە ئەم ئیتیفاقەش وەکو باسەکرێت لە بینی پارتی دموکراتی کوردستان و حکوومەتی تورکیادایە لە 2003 پارلەمانی کوردستان بڕیاری دەرکردووە کە ئەم هێزە نابێ بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستان بمێنێ بەڵام تا ئێستا ئەم هێزە تەواجودێکی جددی لەو مەنتەقەیە هەر کەس هاتووشەوە بکە بە دەیان دەبابە بێگومان بە جباخانێکی گەورەی سەربازی لە ئێستاشدا تۆ ئەڵێی جارێکی دیکە هێزی تر داخلی هەرێمی کوردستانە بێتەوە ئایا ئەمە لە چی ڕوویەکەوە کە سنوورەکانی هەرێمی کوردستان وەکو توالێ بەم شێوەیە ئەوواڵا بێبوو لەشکێرکێشی تورکیا ئایا ڕۆلی هەرێمی کوردستان لەمەیە چییە ئەگەر بە تهدید لایەنەکانیش بەڵێ خۆی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی کوردی زۆر ئازایە بۆ هاوڵاتیەکانی بەڵام بەرامبەر بە پێشێرکردنی سیادە و سەروەری و شەرەف و ناموسی خاکی کوردستان دەنگی لێوە نایە ئەمە مانای ئەوەیە ینی لە بەرامبەر کۆمەڵێک شت کە ئەوڕۆ تورکیا دەیکە لە هەرێمی کوردستاندا بێدەنگێکی تەواو هەیە لە ئاستی جادەی کوردی و لە ئاستی ڕۆشنبیران و لە ئاستی حزبی سیاسی و لە ئاستی حکوومەتی هەرێمیشدا یعنی وەکو مەشروعیەتێک پێدانە بەم کارێکە دەکرێت ئەمە بەڕای من بەپێی بەرنمەیەکە کە هەندێک لایەن لەگەڵ تورکیا ئیمزایان کردووە دەیانەوێت بەڕای من ئەوەیە دەیانەوێت لە کۆتایی داڕشتنەوەی دووبارەی نەخشەی ناوچەکە لە دوای کۆتایی هاتنی جەنگی داعش دارێکی دیکە کورد پێگەیەکی دەبێت لەو ناوچەیەدا دەیانەوێت ئەم پێگەی کورد لاواز بێ تورکیا دەیەوێت بەخۆیەوە گرێدا
يعني لە باسوود لە ڕۆژ ئاواش نایە بگا بەهێز باکو لە هەرێمی کوردستانی ئەگە پێگەیەکی هەبێ و ئەم حکوومەتە بمێنێتەوە دەیەوێت حکوومەتێکی یەکلایەنە بێ هەندێک لایەن سەیتەرەی بەسەدا بکەن ئەوانەی ئیتیفاقیان لەگەڵ تورکیا کردووە و بەڕاستی چێن ئەو کەسانێکی ئەوانەی کە ئیتیفاقیان لەگەڵ تورکیا کردووە کوتاڵی ئەمە خۆ زۆر وازح دیارە ینی ئەگەر تەوزیحت لێ بکەی بوو بینەر بەڵێ زۆر وازح دیارە ینی بەڕاستی تورکیا دەیەوێت کە بە تەواوەتی هەرێمی کوردستان بە خۆیەوە گرێ بدا دەستی بەسەردا بگرێ بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی و لەوەنجدا سەرکەوتی بۆ تاوەکو ئێستاکە بەڵێ بەشداریکردنی لایەنە کوردەکانی باشووری کوردستان لە کنگرەی ئاک پارتیدا ئەمڕۆکە لە تورکیا بەسرێ سەرنجی تو چییە کە بێجگە لە لایەنەی کەمو لایەنەکانی تر ئەوەی بە ئەوانەی بانگێش کراون ڕازیبوونیان نیشانداوە کە بەشداری بکەن لە کات و ساتێکی وەکومەیە کە هەرێمی کوردستان و بارانەکرێت وەکو تاڵی لەشکر کێشەیەکرێتە سەر ئێرە باکووری کوردستان شارەکان دوورپێچەکرێتەوە هاوڵاتی سڤیل شەیدەکرێت چون لێکە دەیتەوە وڵی کەی ئاک پارتی بەشداری کرد لە هەندێک شتی کوردی کە داوای سەربەخۆیی بکە کە داوای شتی دیکە بکە با حکوومەتی هەرێمی با حیزبە کوردیەکانیش بەشداری بکەن لە کۆنگرەی ئاک پارتیدا بەڕاستی بێڕێزێکی گەورەیە بەشداریکردنی حیزبێک لایەنە کوردیەکان لە کۆنگرەی ئاکەپەدا بێڕێزێکی گەورەیە بەرامبەر بە مێژووی کورد شارستانەتی کورد بەرامبەر بە شەهیدانی کورد بەرامبەر بە هەموو خەباتی کورد لەبەرەوەی ئاکاپا ئەمە لە پارتەکانی دیکە زۆر خراپتر بووە لە مێژووی حکومڕانی لە 12 ساڵیدا کۆمەڵێک وعدیدا جێبەجێ نەکرد دوازاریش لە هەمووان خراپتر هێرشی کرد بۆ سەر باکووری کوردستان و لە هەمان کاتدا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و هەرێمی کوردستانیشی بە تەواوەتی دادۆشی داود ئۆغڵ و ئەردۆغان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هەموو ئەو ئیتیفاقاتانێک کە هەیەە ئەوان کردویانە سیاسەتێکی پراگماتیکی نەرمونیانی وەکو جارەکەی دیکە باسمان کرد بە دۆشا و خنکاندنی حیزبە کوردیەکانیان پەیڕە و کتێدا سەرکەوتوش بوون بۆیە هەندێک لایەن بەزاری دەکەن بەڕاستی ئەم لایەنانە وەکو نوێنەری حیزبی خۆیان بەزاری دەکەن میلەتی کورد ئەمڕۆکە دژی هیچ لایەک نییە دژی هیچ ڕژێمێک نییە بەڵام ئەوانە چی باشە بەرامبەر بە کورد نەکردووە پێویستە سیاسەتێکی سەرافمەندانە بکەن حیزبی کوردی بڵێ ئارام عەلی شارەزا لە کاروباری تورکیا لە سوودەکانمە لە سلێمانی سوپاس